خالت یەکێ منەوە بکە زۆر بە سەریعی سوڕامەوە ئەو پەڕۆشوتەی من کە ئەوەی ئەوم لێ دەخواست ئەوە قەبیلی نەدەکرد هیچ یانێکی نەگرتەوە بەربیمەوە. سلااو و دەمباش بینەرێم پایتەخت میدیا ئەس اسماعیل هەرکیمە لە قایماوە بەریا چەند ڕۆژان گەنجێک بناوێ مەهدی حەداد کو ئەم بێژین ئێک ji جوورên وەرزشا پەراشوت li hewayê diketin diyare diya ku ciwaniya yariyekê pêşanî xelkekê bile ku ew yariye li nahiya kelekçî dihate birêvebirin diyare li hewayê ketbû xwarê تووشی چەندین شکستنên leşî bûye eger kamîramanê min gel min diharî kar bî dest gel mala kak Mehdî me kak Mehdî daxwaza sax û selametiyê bû te dikein nûke da rewşata çawa ye ممنونم سپاستان دەکەم بە خێراتن کەناڵتان دەکەم الحەمدوللا زۆر باشم پێویستم بە عەمەلیات نەبی لە فەزل و کەرەم خودا هەرەندە بی زیاتر نەبی هات بە و یەک خەڵەتی زیاتر بایان سرم بە لەوانەیە ئێستا ساغ نەبی مایە چیرۆکەکە چۆن بوو چیرۆکەکە خەلەل کەفتنم سێ خەلەل بی یەکەمیان خسە بوو ڕئیسی ئەمەم بیم خەلەت یەکەی منەوە بکە زۆر بە سەریعی سوڕامەوە ئەو پەڕۆشوتەی من کە ئەوەی ئەوم لێ دەخواست ئەوە قەبیلی نەدەکرد دووەم ئەی چەند ڕۆژ ئاگاتان لێ هەیە نازم هەوا بەنسبەت هەوا زۆر تێکچوویە هەوا سورعەتیان زۆرە عاسیفەیە عنی بە هەمی لایکەوە سێمیانش پەڕەشوودە عنی ئەمن و لەگەل هەوا و لەگەل پەڕەشوت کە هیچ یانێکی نەگرتەوە بەربیمەوە بەس باش بێ الحەمدوللا بە سەلامەتی لێ دەرچیمان و بە چەند شکیانی کەم زۆر نییە چەند دەقە لە ئاسمان بووی وڵات تقریبان 2-3 دقە لە عاسما بیم و بە تەمامیمان ڤیددیۆ چاکەین ڤیددیۆک بۆ تایرە جوان کە تایرێک بە قووەت بی لەعبیان دەکرد ئەویش نەگەشتمان چاوکەین و قسمەتەکە و هابی ئێستا ینی چەند ئەندامی لەشت شکاوە حەوزم شکایە لەگەل فەقەرەی پشتم حەوزم لە 4 جێ شکایە لەگەل فەقەرەی سێم بەس الحەمدوللا دکتۆرەکان گوتیان من پێویست بە عەمەلیات نییە نەشتەرگەری هەر عیلاج طەبیعی لە ماڵ بە ئیستراحەت چا دەبی تا چەند ینی هەروە لەسەر پشتی حەسەب ئەوەی دکتۆر نەتیجەی داگەمە بۆ ماوەی 20 ڕۆژ 25 ڕۆژ زیاتر کەمتر بە عکازە بتانم بەڕێ بچم ئەوی دیش بە تەمای خوا باش ئەگەر ئینشاءڵڵا بە سەلامەتی ینی دەرباز بووی دیسان دەگەڕێەوە سەریشەکەی وەڵی بە تەمانیمە هەتا لەسەرەی دلەبم لەسەری دلم بە تەمان بەس مەگەر چارەسەر ئەمن چارەسەر حالیان بەحەس ئیسە دەکەم جارە چارەسەر بم نازانم چاومەوە بەس لەسەرەی دلەبم بە تەمای فڕین نیمە چکە جارێ بەڕاستیەکەی نەخۆشی زۆرم دیت لە ئازار قەلب و نەخۆشی و شەو نەنووسیمە و ئەنی زۆر نەخۆشیم دیتە بەڕاستی خەڵکی کەلەکچی زۆر خەفەتبار بووم بۆ جەنابەت چیت بۆ هەیە بۆ واللهی باوەڕ کە تەسەوڕم نەدەکرد خەڵک کەلەکچی و منتەقەیەمە بەعام یعنی هەندە خەمخۆر بن من بۆخۆم ئەو هات باوەڕم نەدەکرد یعنی ئەوەستێ هاتگمە ماشەڵڵا مال من معدەل پڕە معدەل پڕە و خەڵک دێن سەردانم دەکەن و سەرخۆشی لێم دەکەن و بەڕاستی مەمنون هەمیانم چاویان ماز دەکەم قەرداریانم باشە لانی پەیوەندیدەر هاتوو تا خەچیان بە تۆ وەڵا لایانی پەیوەندیدار زۆر یعنی سەردان منیان کردیە لە گەورەکان وەکو گوتن هاریکاری چت پێویست بی لە عەمەلی بەلاش بۆت بکرێت خدا خێر دکتۆر ئەحمەد دووبەردانی بنووسیت شێروان دووبەردانی ڕۆژان زێوەر بەڕاستیەکەی زۆر زۆر هاریکار بین لەگەلم ئەمەیان گواستەوە مووسل کە لە مووسل عەمەلیاتم بۆ بکەن بەبێ بەرامبەر باشە ئەو کاتەی کە ئەتوو کەوتیە خوارێ ئاگات لە خۆ هەبوو ینی لە چ شوێنێک بووی لە چ شوێنێک کەوتی ئاگام لە خۆم هەبی چکە زەربە بەرسەرم نەکەتبی لە عەردی کە تەماشام کرد هەستامەوە تەماشای لەشم کرد ئەلحەمدوللا هیچ بەلام نییە بەس تەماشام کرد پشتم قوفلە زانیم شکیانی هەیە فۆری خۆم کردەوە و پاڵم داوە هەتا جەماعەت هاتن منیان برد چ داواکاریەکت والله مەمنونم هیچ داواکاریم نییە زۆر مەمنون خەڵکەم بەڕاستی کە خەڵک زۆر زۆر دێم بۆ لام و سەردانم دەکەن هەر کابرایك هەر قسەی خۆشی لەگەڵ من کردبیت یعنی هەر بە کۆمنتێک بە تشتێک ئەمن مەمنونیمە زۆر مەمنون خەڵکەم بۆی خەمخۆریان قەت باوەڕم نەدەکرد خەڵک ئەوها بن لەگەڵم خدا عافەتکە بەلێ بینەرێن پایتەخت میدیا هەروەکی و گولێ بۆیەوە مەهدی حەداد ئەیژێ گەنجن بەرنیاسên vê deverê el qezabet reş taybetî jî nahiya kelekçî û kuviya ek ji şevan da bi paraşûtê dîmenên ciwanê yariya ek ji yariyên werzişî û cemawerî ku volîbola
پیشانی خلکی بدلی دیار الهوای کبت اخباری و تویشی چندین شکستنا بو انو که پشتی قصد باجر دوک و مصل کرد نخوشخانه نویری لتنو که داد مال خوده و رفشاوی باشه و دمک نزیک دا دی وگرایتن